زۆر جار پندێکی پێشینانمان بیستوە دەستی ماندوو لەسەر سکیتێرە. ئەم پندە پێشینانە و هەمیشاڵێن لەوەی کە کورد خاوەنی بەهای زۆر جوانە، خاوەنی پندی زۆر جوانە. ئەم جارە ئەم پندی پێشینانە ناونیشانی یەکێک لە فیلمێکی ئینتۆگرافیە کە سەبارەت بە هەندێک لە دابوونەریتەکانی کورد کراوە، بە تایبەتی لەوەی کە لە کشتتوکاڵدا دەستێکی کاریان هەبووە یاخود هەندێک پێداویستی و کەلوپەل هەبووە کە لە بواری کشتتوکاڵیدا بەکاریان هێناوە. ئەوان هەم بەکارهێناوە تەنانەت کەسیان لێ دروست نەکردووە، کەسێک دەنا هەر هەموویان لێ دروستکردووە بۆ زانەوە بەناوان. لە هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان لە مەراسیمێک فیلمی ئینتۆگرافی نمایش کرا. فیلمەکە لە ژێرناوی دەستی ماندوو لەسەر سکیتێرە باسی لە ژیانی کۆمەڵگەی کوردی و ئەو دابوونەریتانە دەکرد کە ساڵانێکی زۆرە تاکەکانی کۆمەلگا بە شێوەی جیاجیا بەشێک لە پێداویستی و کەلوپەل بەکاردەهێنن بۆ سەوزکردنی کشتتوکاڵکردن. چند بلند میکنی؟ ئەم شەو لە ماڵی وەفایی چەند چالاکێک ئەنجام دەدرێت. سەرەتا بە نمایشکردنی فیلمی ئیتنۆگرافی دەستی ماندوو لەسەر سکیتێرە. ئەم فیلمە بەرهەم هێنراوە لەلایەن دکتۆر شنە شەریف و سەنگەر عەبدوڵڵا و بەرهەمی هاوبەشی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و ڕێکخراوی ڕۆزا لۆکسەمبۆرگە. دواتر کتێبی ئەو خۆراکەی تۆ دەیخۆیت بەشە هەر گەورە کراوە ناساندنی بۆەوە کرێ. ئەم کتێبە یەکەم بەرهەمی تیمی ژینگەی ڕێکخراوی ئازاد بوونا. فیلمەکە وە کتێبەکە ئەتوانین بڵێن هەردووکیان قسە لەسەر ئەو کە لە پورە کشتتوکاڵی ئەکەن کە کۆمەڵگەی کوردی وەکو کۆمەڵگەیەکی کشتتوکاڵی هەی بووە. دواتر کە شۆڕشی سەوزیان با بڵێن کشتتوکاڵی پیشەسازی لە 45 سەدەی ڕابردووە بە جیهانا بڵاو بێتەوەیەتە ناو عێراق و هەرێمی کوردستانیش چ کاریگەریەکی خراپ لەسەر ژینگە لەسەر تەندروستی تاکەکان و لە هەمان کات بڵێن چ کاریگەریەکی خراپ دانێ لە هەمان کاتە ئەبێتە هۆی گۆڕانکاری لەو کە لە پورە کشتتوکاڵی کە ئێمە هەمانە و ئەتوانین بڵین کەمکردنەوەی ئەو گیانی هەرەوەزی و کارکردن و کە لە پورەی کە ئێمە وەکو کۆمەڵگەیەکی کوردی هەمان بووە. ئەمڕۆ بەگشتی لە دوای فیلمەکە و کتێبەکە گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە ئاکرێ. لەبەرەوە ڕاستەکە دەست بە نمایشکردنی گەنم هەبوو بێ ئەویش هەی بووە تەماتە و خەیاڵ